لە ماوەی ڕابردووە بە هەوڵ و توانای هێزەکانمان توانیمان چەند باندێک لە ناو شاری سلێمانیە دەستگیر بکەین کە ئەو باندانە کاریان بەکارهێنانی مادەی هۆشبەر هەروەها فرۆشتن و کڕینی مادەی هۆشبەر بوو. خۆشبەختانە لە ماوەی ڕابردووە توانیمانە 99 کیلۆ و نیو جۆرێک حەب دەست بەسەرا بگرین کە لە دروستکردنی مادەی حەشیشە بەکارێ، یعنی مەوادێکی ئەوەلیە بۆ دروستکردنی مادەی حەشیش. هەروەها لە ماوەی ڕابردووە هێزەکانمان توانیوانە لە ماوەیەکی کەمە لە ماوەیەکی زۆر کورتە 23 کەس دەستگیر بکەن کە ئەمانە چەندیان هەندێکیان مادەی هۆشبەر بەکارێنن، ئەوانی تریشیان تجارەتی پێوەکەن. لە یەکی 2020ەوە تاکو بەرواری 1/12/2020 257 پەراوی لێکۆڵینەوەمان کردوێتەوە بە فەرمانی دادوەر بۆ ئەو کەسانی کە مادەی هۆشبەر و تجارەتەکەن. لە کاتی ئێستاە 138 کەسمان ماوەتەوە کە لە زیندانەکانی ئێمەیە لە بواری لێکۆڵینەوەیان یا هەنێکانی حالی محکەمە کراون. لەو کەسانی کە گیراون لەوانی کە لەو ماوەیە گیراون 8 کەسیان ئێرانی بووە، 4 کەسیان عەرەب بووە، بەداخەوە 16 کەسیشیان لە ڕەگەزی مێ بوون.